پێویستەکە ئێمە استغفارکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ جاری وا هەیە وإنه ليغان على قلبي فأستغفر الله في اليوم 100 مرة. ئەڵێ جاری وا هەیە تووشی غەفڵەتێک دێم بۆ چەند ساتێک لە ذکری خوای گەورە غافڵ ئەبم بۆ ئەوە ڕۆژانە 100 جار استغفارەکەم. لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە گوناهی پاش و پێشی خۆش بووە ليغفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر ويتم نعمته عليك ويهديك صراطا مستقيما. خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە موژدەی بەهشتی پێدرابێت کە ڕەسوولی خوایە کە نێراوی خوایە ئەوها مولازمەی استغفاری کردووە ڕۆژانە بەلای کەمە 100 جار ئەوێت ئەستەغفر الله. فكيف من توي تاوانبار براكان بوي اما روجانا بيسمان باستغفارا بو اوي بركات بيتنا وجيان من وخواي پروردگار قوته هيزو د صلات من شداتيت.